بێگومان ئەوە ئامانجی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئیدی لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەت ئەم قەڵەم و کاغەزا ئیتر بەکار نەهێنرێت، هەموو کارەکان بە شێوەیەکی دیجیتاڵی ڕایی بکرێت. ئەمە هەم ئاسانکاریە کات بۆ هاوڵاتیان، هەم لە ڕووی کاری فەرمانبەرانەوە لە فەرمانگەکان بۆ ئەوانش بە هەمان شێوە ئاسانکاریەکات دەکۆمنتکردنیان، هەڵگرتنیان، مانەوەیان لە ناوچوون ئەیان پارێزێت و چەندین سوودی دیکە کەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین لەسەر ئەم بابەتە کە کەی دەست پێ ئەکات، چۆن دەست پێ ئەکات و تاوەکو ئێستا وەکو پارێزگاری هەولێر لەناو بینای پارێزگار چیان کردووە لەگەڵ دکتۆر نیاز تاهر بەڕێوەبەری نووسینگەی پارێزگاری هەولێر میوانمانە بێت و گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە ئاکەین. دکتۆر بەخێر هاتی. سپاس بۆ جەنابەت. دکتۆر پێش هەموو شتێک ئامانج لە جێبەجێکردنی سیستەمی بە دیجیتاڵیکردن بۆ خزمەتگوزارە دیجیتاڵەکان چه ئامانجێکی لە پێشتەوەیە بۆ فەرمانگە حکوومیەکان؟ زۆر سپاس. یەک لە خاڵە گرنگەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ و دیدگای ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بە دیجیتاڵکردنی سیستەمی دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە تاوەکو کاراسانی تاوەکو ڕۆتین کەم ببتەوە لە دامودەستگاکانی حکوومەت و لە سەر ڕاستپاردەی بەڕێز پارێزگار بەڕاستی لە سەرەتای ساڵی 2022 بەرنمەیەکی پتەودانرا لە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنمەیە ئەو کارنامەیە کە بە دیجیتاڵکردن و کاراسانیە لە بۆ هاوڵاتیان. سەرەتا بە دۆکمنتکردنی دۆسیەکانمان دەست پێ کرد. باشە پێشەوەی کە باسی دۆکمنتکردنەکە بکەین، لە دوای کە ئەو فەرمانە دەرچوو بێگومان سەرەکی ترین شوێن کە ئەتوانین بڵین بنکەی تەواوی کارە و چالاکیەکانی دیکە بینای پارێزگاری هەولێرە. لەوێوە چۆن دەستان پێ کرد و لەوەتی دەستان پێ کرد و تاوکو ئێستا چیتان کرد؟ سەرەتادا سیستمی DMS-ماندانە بە دۆکمنتکردنی سیستمی دۆکمنتی پەراوی کە مەوجودە لە پارێزگای هەولێر ئێستا لە زۆربەی لە بەشەکان کار دەکاتن. ئەو سیستەمە وا دەکا دۆکمنتی ئەو پەراوانە بکرێ، ئەو ئەوراقانە بکرێ، ئەو دۆسیانە بکرێ کە دێنە پارێزگار و دەگەڕێنەوە، هەمووی ئەرشیف دەکرێت، هەمووشی زۆر بە ئاسانی سێرش دەکرێت و دیتنەوەی ئاسانە و گەڕانی ناوێت لە ناو دۆسیەکان. یعنی گەر ئێستا یەک لە دۆسیەکان داوا بکەین ساڵی 2022 لەوانەیە بە چەند سانیەیەک بتوانیت چەند سرکەیەک بیدۆزینەوە. ئەوە سەرەتا لەوە دەستمان پێ کرد. دواتر سیستمی بیرمان لەوە کردو دەواازێک بکەنەوە لە بۆ هاوڵاتی، چونکە هاوڵاتی وا ڕاهات و عریزە تەقدیم کاتن و بێتە پارێزگا و بستە موئەساسی حکوومەت. ئەویشان بە دوو قۆناغ بوو. قۆناغی یەکەمیان دروستکردنی سیستمێکی ئۆنلاینی وەکو ئەوەی خۆمانی هەولێر دەرێ عریزە نووسین باڵ دیجیتاڵی. کاتە پردی پەیوەندیەکە لە عریزە نووسینەوە بوو بە دیجیتاڵی لە بینی ئێوە و هەموو هاوڵاتیان دەتوانن لەسەر مۆبایلەکەی خۆیان لە پێیجی پارێزگای هەولێر gov.org ئیسێڤسمان هەیە، لەوێ خۆی تۆمار دەکات، دواتر دەبێتە خاوەنی یوزەر و پاسوەردی خۆی لە پارێزگا و هەردەمای بیاوێ هەر داواکارێک پێشکەشی پارێزگای هەولێر بکە، پێشکەشی بەڕێز پارێزگار بکات لەسەر هەر دۆسیەک لەسەر هەر بابەتێک، ئەگەر ڤیددیۆی بوێ بنێری، ئەگەر دۆسیەکانی خۆی بنێری هاوپێچی بکە، ئەگەر ڕەسم بنێری، ئەگەر هەر شتێک بتێ بنووسێ ڕۆژانە تیمێکمان هەیە لە نووسینگە ئەو داواکاریانە وەردەگرێ و دەبێتە بەرید و لە بۆ پارێزگار دەنێردرێ. باشە جەنابی دکتۆر، ئێستا بۆ نمونە کەسێکی تەمەنی من و جەنابەت خێرا مۆبایلەکەمانەگرین بەدەستمانەوە ئەتوانین بچین ئەو چۆنەڵە ئەکاونتە بۆ خۆمان دروست بکەین، بەڵام کەسانێک هەن تەمەنێکیان هەیە و تەنانەت لە بەکارهێنانی مۆبایلیش لە مۆبایلە کۆنەکان بەکارهێنن و ئامێرە زیرەکەکان بەکارهێنن. ئەمانە بچیان بۆ کرێت شوێنێک هەیە کە یارمەتی دەریان بێت ئەکاونتیان بۆ دروستکاتیان لەوێەوە ڕای بکرێت مامەڵەکانیان؟ بیرمانەوە کردەوە قۆناغی دووەم بۆ ئەو چینە و خەڵکێکی تریش لەوانەیە ڕانەهاتبی لەسەر ئەو بابەتی ئۆنلاین و تعاملکردن لەگەڵ ئەو سایت و وێبسایت و ئەوانە هێڵی پەیوەندیمان دروست کرد. هێڵی پەیوەندی ژمارە تەلەفۆنەکە 0750 لەسەر لەگەڵ کۆمپانیای کۆڕک گرێبەستەکە کراوە 0750 600 هەموو هاوڵاتیەک دەتوانێت پەیوەندی بەو ژمارەوە هەم لە بۆ پەیوەندیکردن کارمەندی تایبەت هەیە وەڵام دەدەنەوە لە قۆناغی ئێستادا لە کاتی دەوام داواکاریەکان وەردەگیرێ و هەمووی تۆمار دەکرێت و ئەو داواکاری ئەو هاوڵاتی کە دێ لەو پەیوەندیە ئۆتۆماتیکیان دەبتە داواکاریەک و دەبتە ئۆردەرێک
و دێتە نووسنگەی بەڕێز پارێزگار و جەنای پارێزگار دەیبینێ کە داواکاریەکەی چ بووە. جگە لەوەش شتێکی تریشمان کردووە لە بدایەتی ساڵی 2024 وەکو قۆناغی پێش کۆتایی چکە قۆناغی کۆتاییشمان هێشتا ماوە تەسەوەر دەکەم لەکەم لە دەستگاکانی حکوومەت ئەو هەنگاوە هێشتا نرابی بەریدی ڕۆژانەی جەنابی پارێزگار بۆتە دیجیتەڵ. جەنابی پارێزگار بە قەڵەم بەریدەکانی بەڕێناکە لەسەر ئایپادەکەی و بە دیجیتەڵ کارەکانی خەڵک بەڕێوە دەبا کاتێک ئەگەر لە ناو پارێزگارژ نەبێ دەتوانانی بەریدەکان بەڕێوە باتن و ڕۆژانە ئۆنلاین داواکاریەکان ئەپلۆد دەکرێت ژوورێکی تایبەت هەیە و سکیورە و ڕەبتە بە جەنابیان و کارەکان جێبەجێ دەکات. باشە ئەوەی کە پەیوەست نییە بە خودی پارێزگاری هەولێرەوە لە لای فەرمانبەرێکە چێ بەڕێوە ئەمە چۆن هاوڵاتیەک ئەتوانێت بە دوچون بۆ مامەڵەکەی بکات بە کورتەنامە ئاگادارەکرێتەوە هەر لە ڕێی ئەو سیستەمە ئاگادارەکەێتەوە ئەمیان چۆنە ئەگەر ئۆنلاین سرویسەکە تەقدیمی کردبی هەر لەوێەوە دەتوانی متابعە بکات چونکە ئەو کارمەندانەی نووسنگە کە داواکاریەکان دەگەڕێتەوە وەڵامەکان دەگەڕێتەوە ئەپلۆدی دەکەنەوە ئەو کەسە دەتوانی داخلی ببتەوە زانیارەکان لە پێش لە بۆی دەردەچی لە ناو فۆرمەکەی خۆی ئەوەی کە تەلەفۆنە دەتوانی تەلەفۆن بکاتەوە بڵێ داواکاریەکەم ئەو تیمەی لەسەر ژووری پەیوەندیە بارکۆدی QR کۆدێکیان لەبەردەستە کە داواکاری ئەو هاوڵاتیە هەر لەوێەوە بە چەند چرکەیەک و داواکاریەکە وەردەگرێت درێکتە نووسراوەکەت کرا بۆ ئەو دایرەیە بڕۆ ئەو نووسراوەکەتە بەو ژمارەیە و دەشتوانی سەردانی پارێزگا بکە لۆی نووسراوەکەی خۆی وەرگیت نووسراوەکانیش QR کۆدێکی لەسەر دەردەچی هەر هاوڵاتێک دەتوانی بە مۆبایلەکەی خۆی ڕسمێکی بگری ئۆتۆماتیکیان لۆت دەبی و ڕەبت دەبی بە وبسایتی پارێزگای هەولێر بۆ ڕاستی و درستی و پێی دەڵێ ئەو نووسراوە لەو بەروارە لە لای پارێزگارەوە لە لای فلانە بەشی پارێزگاوە کاری لەسەر کراوە ئێستا بە نووسراوەکە گەشتە ئەو ئەنجامە. باش ئێستا لە سەدا چەنی کارەکانی پارێزگای هەولێر بە دیجیتاڵی ئەنجام بدرێت ئەتوانین لە ئێستاوە ئەو هەواڵە دڵخۆشکەرە بە هاوڵاتیان بڵێ لە سەدی کارەکانی پارێزگای هەولێر بە دیجیتاڵی یاخود هێشتا قەڵەم و کاغەز ماوە هێشتا دوو بەشی ناو پارێزگا ماوە بە دیجیتاڵ بکرن بەڵام بەشەکانی تر بەشی کارژێڕی و بەشی هونەریمان ماوە بەڵام بەشەکانی دی بەشی کاروباری ناوخۆ بەشی حسابات بڵنجمێریاری بەشی ئایتیمان و بەشی کاروباری هاوڵاتیان و ئەوانە هەمووی لەگەڵ نووسنگەی بەڕێز پارێزگار کە لۆدە زۆرەکەش لەوێندەرە هەمووی بە دیجیتاڵ کراوە. زۆر باشە دکتۆر هەندێک جار سیرەکەی زۆر جار باس لەوە کراوە ئەمەندە دنیای دیجیتال ئەچێتە پێشەوە ترس لەسەر کاری مرۆڤەکان دروست دەبێت ئیتر ئەبێ مرۆڤەکان لە ماڵەوە دانیشن هەموو کارەکان بە دیجیتاڵی ئەنجام بدرێت ئەمە تا چەند کاریگەری شەخاتە سەر ئەوەی کە کارمەند کەمتر هیلاک ببێت نەک بۆ مەبەستەی بڵێن کارمەند شەت بەکرێ و لا ئەبرێت بۆ مەبەستەنا بەڵام کارمەند کەمتر هیلاکە بێت بە خوڵقێکی باشترەوە جواب بداتەوە. ڕوئایەکی دیمان هەیە لە بۆ بابەتە لەو کاتێەوە دەستمان بۆ پرۆسە کردێت لە بۆ دیجیتالکردنی ئەو دەواازە و ئەو دۆکمنت و ئەو پرۆسی کە هەمانە ئەسڵەن پێویستمان بە کارمەندی زیاتر هەبووە و کارمەندی زیاترمان داوا کردیا و کارمەند بەڵام یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەو کارمەندانی لەو بوارە ئیش دەکەن دەبی ئەو توانیان تێدابی و زۆر بەکەمیش ئەگەر لە جیلی نوێ ئێستا بەردەستە و لە خەریزە نوێیەکانمان دەرچوەکان کە لە زمانی ئینگلیزی باشبی و لە کۆمپیوتەر زۆر باشبی لۆی بتانی ئیدارەی ئەو دۆسیە و ئەو سیستمانە بکاتن کە لە بەردەستێتی. زۆر باشە ئێمە هەمیشە جەخت لەوە ئەەکەینەوە کە ئەوەی کە قەوارەی نەتەوەیی یەگەتوانێت بپارێزە زمانە تا چەند هەڵدراوە لە تەواوی ئەو پرۆسە بە دیجیتالکردانە زمانی کوردی بەکاربهێنرێت و پشت بە زمانی بیانی نەبەسرێت دروستە کە زمانی بیانی باشە بەڵام هەمیشە دەرچوانی کۆلیژەکان ئەو گلەییان هەیەڵێن بۆ دامەزراندن کە چین پێش هەمووشە ناو سیڤەکە داوای زمانی بیانیم لێکن لە کاتێکدا من لە وڵاتی خۆم پێویستە بە زمانی خۆم بنووسم و خزمەت بکەم. ئێوە چیتان کردو بۆی کە هەم زمانی کوردی پارێزراو بێت و هەم ئەو دەرچوانە سوود بەربگرن کە زمانی کوردیان بکاتەوە؟ ڕەنگە لە کۆمپانیاکانی کەرتی تایبەت ئەو بابەتە زۆر زەقا بەڵام لە دەستگاکانی حکوومەت نەخێر بە پێچەوانەوە لە بۆ کوردیەکە زۆر گرنگە و ئەو سیستمی کە دامانەوە بە سێ زمانە ینی هەتاوەکو گەر هاوڵاتیەک عەرەب زمان بێ دەتوانی بیخاتە سەر سیستمی عەرەبیەکە و سیستمەکە هەمووی دەبتە عەرەبی تاوەکو بتوانانی بزانی کتابەکەی لەکوێیە و بە ئینگلیزیش هەیە بەڵام ئەوەی کە ئەمن باسی دەکەم
تایبەتمەندە بە هەندێک تەکنیکی ناو سیستمەکان کە کەسەکان دەبێ ئەو باگراوندا ئایتی و تەکنۆلۆجییان هەبی کارەکان جێبەجێکردن زۆر باشە. بابینە سەر ماوە ئەمە کار بۆ بە دیجیتاڵیکردنی کار و فرمانەکانی هاوڵاتیان بۆ ئەوەیە کە ماوەیەکی کەمتر بگەڕێتەوە و کارەکان بە خێرایی بچێتە پێشەوە. کورتترین ماوە چەندێکە کە داواکاریەک پێشکەش بە ئێوە ئەکرێت و وەڵامی ئەدرێتەوە. درێژترین ماوەش چییە بۆ خزمەت گوزاریە کە کاتی بوێت و بگەڕێتەوە بە هاوڵات؟ ڕەنگە نتوانم یەک کاتێک بەڵێم هەم لە بۆ کورتەکە هەم لە بۆ درێژ مەوداکە، بەڵام ئەوەی کە کورت مەودایە ئەوڕۆ داواکاریەکە داوا دەکرێت لەلایەن هاوڵاتیەکەوە. هەر ئەوڕۆ ئۆتۆماتیکیان ئەو تیمە داواکاریەکە داونلۆد دەکات دەبتە ئۆردەر و دەستە بەریدی جناوی پارێزگار و ئەویش بە دیجیتەڵ سەیری داواکاریەکە دەکا هەر لە هەمان ڕۆژ هیچ بەریدێکمان لە 24 ساعت تەجاوزی نەکردیا هیچ بەریدێکمان. بەڵام ئەو بەستنەوەیە لە بینی کارمەندان و لە بینی جناوی پارێزگاریش ڕەنگە مامەڵەیەک بێت پێویستی بە واژۆی پارێزگار بێ، بەڵام پارێزگار بە حکمی کارێک لە دەرەوەی وڵات بێت یاخود لە دەرەوەی فەرمانگەکە بێت. ئەو کاتە ئەو سیستەمە ئۆنلاینەمان هەیە و ئایپادەکەی لەلایە و دەتوانانی کاری خەڵک بەڕێوە باتن. لە بینی قسەکانت بەڵام زۆر جار هەیە ئەو داواکاریە دێ پێویستی بە بەدواداچوونە. پێویستی بە بەدەداچوونە تیمێکمان هەیە لە ناو پارێزگا کاریان بەس بە دۆداچوونی کارەکانە. ئۆردەرەکە دێتە لای ئەوان بە دیجیتەڵیەوە ئیستلام دەکرێت، ئەوان دێن پەیوەندی لەگەڵ هاوڵاتیەکە دەکەن لە فلانە ڕۆژ داواکارێکە تەقدیم کردیە گلەیەکت هەیە کێشەیەکت هەیە پێمان ناڵێ تەوزیحی زیاتر. ئەگەر لە تەلەفۆنەکە نەتوانن معلوماتەکان تەواو وەرگرن داوای لێ دەکەن دەرن سەردانی پارێزگا بکە. ئیتر لەوانەیە ئەو ڕۆژی دواتری پێویستی ئەو کەسە دێتە پارێزگا و دێتە نووسنگا ئەو تیمە کەسێک خۆی تەفەڕق دەکات لەو کاتێ لە بۆی دیارکرای لەگەڵی دادەنیشی تا داواکارەکانی وەردەگری. دوای ئەوە پێویستی بەوەیە تا پەیوەندی بکرێت لەگەڵ سەرۆک شارەوانی لە بۆ ئەو بابەتە یان پێویستی پەیوەندی بکرێت لەگەڵ هەر بەڕێوەبەرایەتێکی و بەڕێوەبەریشتی و بەڕێوەبەری گشتی ئەوانیش وەردەگیرێت لە کۆتا ئەو داواکاری و هاوڵاتیە بۆ بە دووەداچوونەکە بە راپۆرتێک ئۆنلاین دەستەوە لای جناوی پارێزگا و بڕیاری جەنابیان لە ئاخری دەدرێت. زۆر باشە. ئێستا هاوڵاتیان بینەر و بیسەری من و جەنابتن دەیانەوێت ئەم ئەپلیکیشنە دابەزێنن هەر لە ماڵی خۆیان ئەتوانن هەم ئەو کارە بکەن یاخود ئەبێ بێنە پارێزگا و لەوێ ئەو کارە ئەنجامدان. ئەگەر ئەتوانن ئەبێ بە چ ناو نیشانە بچنەوە وێبسایتەکەەوە. وێبسایتەکە howler.gov.org کە داخل دەبی هەر لەسەرەوە یەک بانەر هەیە ئی سەرڤیس نووسراوە کلیک دەکە خۆتۆمارکردنی تێدایە و چونە ژوورەوەی تێدایە. سەرەتا خۆتۆمارکردنەکان پرۆسەیەکی زۆر ئاسانە خۆی تۆمار دەکاتن و دەبێتە خاوەنی ئەو پاسوەردەی کە بۆ خۆی داینایە لەگەڵ ئەوەی کە ناوی خۆیتی ئیتر دواتر داخلی دەبی و لە فۆرمەکە لە پێشێتی و هەرچی ئەو بێوێ دەتوانانی بینێری بە هەر دۆسیەک و دۆکمنتە کە بێوێ بینێری لە بۆ پارێزگای هەولێر. ئێمە زۆر سپاس دەکەین دکتۆر نیاستا هەر بەڕێوەبەری نووسینگەی پارێزگاری هەولێر لەگەڵمان بوویت. زۆر وردەکاری جوانت بۆ خستینە بەرچاو و هیوادارم کە هاوڵاتیان سوودیان وەرگرت بێت. زۆر سپاس لە بۆ ئێوەش بۆ دەرفەتە. زۆر سپاس.